پزیشکێکی تاوەری تەندروستی سمارت داهێنانێک لە ئەوروپا پێشکەش دەکات. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر فەهمی حسێن کاکەمەد لە میانەی کۆنفرانسی ساڵانەی کۆمەڵەی ئەوروپی بۆ چارەسەری دەوالی و نەخۆشی خوێنهێنەرەکان کە لە شاری بێلگرادی سربیا ئەنجامدرا توێژینەوەیەکی پێشکەش کرد کە تێیدا ئامێری درۆشی ناساند بە پزیشکانی جیهان. لە وتارەکەیدا دکتۆر فەهمی باسی لە بیرۆکەی درۆش و بەکارهێنانی وەک ئامێرێکی پزیشکی دوای دەستکاریەکی کەم لەلایەن خۆیەوە بۆ ئامادەبووان ڕوون کردەوە. بە وێنە و ڤیدیۆ و داتا پیشانیدان کە ئەم ئامێرە وەک داهێنانێکی پزیشکی نوێ دەتوانرێت خزمەتێکی باش بە نەخۆشەکانی دەوالی بکات لە پاڵ بەکارهێنانی لەیزەردا. And this study aims to assess feasibility, safety, clinical outcome of microavulsion of large varicose veins performed using DROSH instrument. شیاوی باسە لە وتارەکەیدا دکتۆر فەهمی بە بەڵگەی پزیشکی و زانستی سەلماندی بۆ ئامادەبووان کە درۆژ دەبێتە هۆی ئەوەی هیچ برین و دوورینەوەیەک بۆ ئەو کەسانە نەکرێت کە لەیزەری دەوالی ئەنجام دەدەن ئەگەرچی دەوالیەکەشیان یەکجار زۆر بێت. ئامادەبووان زۆر بە گەرمی پێشوازیان لە داهێنانەکە کردو. چەندین ئامێری درۆش لە کۆنفرانسەکەدا کە ناو و لۆگۆی کوردی لەسەر بوو بەسەر ئامادەبوواندا دابەش کرا. کاڵین لەیزەرت بۆ ئەکەین عیبارەتە لە سێشت. سێ هەنگاوی پێویستم لەیزەرە. هەنگاوی یەکەمیان یا بڵێن ستێپی یەکەمیان بریتە لەوەی کە خوێنهێنەرە تیرەیەکان لەیزەرەکەی ئەگزیڵڤین. دوو ستێپەکەیتر ستێپێکیان بریتە لە حەلکردنی دەمارە زۆر وردانی پێست کە ئێمە پێڵێن ڕەتیکولەر ڤین و تێلەنجیکتێزیا. ئەمانە دەرزیان بۆ ئەکەین. هەنگاوی سێمیان بریتە لە دەمارە دەوالیە گەورەکان. گەورە هەر لە قاچەوە دەرتەڕیۆ لە ژێر پێستەکەەوە ئەمە مشتومەڕێکی زۆری لەسەر لە دنیاە کە چۆن چارەسەر بکرێت. ئەو شتی کە زۆر کلاسیکە و لە زۆر شوێن بەکارێنرێ ئامێرێکی تایبەتە پێوترێ هوک یا ڤینۆتۆم. ئەو ئامێرە ئێمەش بەکارمان هێناوە کاتی خۆی بەڵام بۆ دەمارە زۆر گەورەکان سەرکەوتوو نییە. بۆ دەمارە مەمناوەندەکان زۆر باشە، بۆ دەمارە وردەکان زۆر باشە، بەڵام بۆ زۆر گەورەکان بەپی پێویست مرتاح نەبوون لە کارکردن لەگەڵی. چیرۆکەکە لێرەوە دەست پێەکە کە ڕۆژێکیان لەگەڵ مناڵەکان ڕێم کەوتە لای مزگەوتی گەورە لەو کاتی کە چاوەڕێی مناڵەکانمە کرد کە ئیشوکاری خۆیان جێبەجێکەن تێبینیم کرد یەکێک لە پیشەوەرەکان کە لەوێ کۆمەڵە پیشەوەری زۆری لێ خەریکی چاکردنەوەی پێڵاون یەکێک لە پیشەوەرەکان درۆژ بەکارێ هێنرێت زۆر بەڕاستی پێی معجیب بووم شێوازی بەکارهێنانەکەی بۆی کە بە شێوەیەکی ئێمە پێڵێن بڵایندلی یعنی کوێرانە تاوان کوێرانە نیە بەس ناوەکەوا ڕۆشتووە بە کوێرانە ئەم درۆشەیەکا بەناو پێڵاوەکە لەو سەرەوە تەقەڵەکەی لەگەڵی دەرهێنێتە دەرەوە. بیرم لەوە کردو ئەگەر من بەم شکڵە بیکەم ئایا بۆ دەواریەک دەمارە گەورەکان کە باسیەکەین ئایا سەرکەوتو نابێت ئایا بەو شکڵە نابێت ئێمە ئەو درۆشە بەکاربێنین. دوجار ئامێرە تووبەکان هەمان هەر لەو شتانە وەرگیراون و ئەویش ئەتوانێت بخێتە ئۆتۆکلیڤ و تاقیمەکرێ و تەواو کە تاقیمیشکرا شتێکی پاکە ئەشۆرێت و تاقیمەکرێ هەموو ئامێرێکی پزیشکی هەروە بەکارهێنرێ. ئیتر لەو ئایدیاکەم بۆ دروست بوو کە ئێمە بتوانین درەوش بەکاربێنین لە نەشتەرگەری دەوالیە لە لەیزەری دەوالیە ڕاستتر بڵێم. لە زۆر شوێن ئەم ڤینە گەورانە چۆن نەکرێت برینی تیا دروستەکرێت بە چەقۆ برینێک دروست دەکرێت دەمارەکە دەرێنرێت دوایی ئەدورێتەوە تەقڵ و دوورینەوە بەکارێنرێت. بەڵام ئێمە بیرمان لەو کردەوە کە ئەگەر ئەمە بەکاربێنین ڕەنگە پێویست بە دوورینەوە نەکا کە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە. ئەو بوو دوای ئەو ڕۆژە بۆم نەگونجا بەس ڕۆژێکی تر ڕۆشتمەوە لەگەڵ یەکێک لەو پیشەوەرانە دانیشتم بە وردی تیقەتی دەستمیان کە چۆن ئیشەکە و زۆر سوپاسێکم لێرەوە دەستی ماچەکەم کە پێشی بوتم کە چۆن بەکارێنرێەوە بە کوردێکی بڵام لەوێش ترێنینم کرد لەسەر بابەتەکە. دوجار سێرم کردی ئەمە یەک خەلەلمان هەیە لەمەیە هەندێک نوکەکەی زۆر تیژە ئەترسی کە ئەیبیتە ناوە دەمارەکە بدڕێنێ کە دەمارەکە بدڕێنێ لەگەڵی نایەتە دەرەوە بۆی بەناوەتیە پەڕێ. بۆیە ڕۆشتم یەکێک لە درۆشەکانم بەر لە یەکێ لە دوکانەکانی کلیلساز نوشی درۆشەکەم تۆزێکین کرد تۆزێک والێ کرد کە تیژ نەبێ نەبڕێ باشە. ئەم باسی 4 ساڵ و نیو بۆ 5 ساڵ لەمە بەرەکەم سەرەتای دروستبوونی سمارت بوو. ئێمە لەو کاتەوە هەتا ئێستا تەنها یەک جاریش تەقڵ و دوورینەوەمان بەکارهێناوە بۆ دەمارانە کە لە بەرەوەی درۆژ بەکارێنین تەنها یەک جاریش دوورینەوەمان بەکارنێناوە باشە. ئەوکو عەرزم کردی بەدەر لەوەی ئەکەمە لەیزەرەکە بۆ ئەگزیڵڤینەکەکەین و دەرمانی هینەکە بۆ دەمارەکانەکەین بەڵام ئەم بەس تەنها بۆ ڕاکێشانی دەمارە گەورەکانە. دەمارە گەورەکان بە هیچ شێوەیە تەقەڵی بۆ ناکەین. هەر لەو کاتۆ ئێمە دەستمان کرد بە داتاکۆکردنەوە تا ئەم 4 ساڵە تێپەڕی ئەم ساڵ لە ئەوروپا لە شاری بێلگرید ئەم ئەزمومان تەقدیم کرد
بەڕاستی ئامادەبووان زۆر پێی سەرسام بوون، ینی هەندێک لە فیگەرەکان لێ دانیشتون مۆبایلەکان دەرێنابوو تەسویریان نەکرد، تەسویری کە خۆیان فیگەرن لەو بوارە، خۆیان با بڵێن پایۆنیرن لەو بوارە، تەسویری ئیشەکانی ئێمەیان نەکرد و دوجاریش کۆمەڵێکیان هاتن داوایان کردوتیان بۆ تێستەمانێ وەریگرین، ئەو بۆ هەندێکم هەل لەوێ لەگەڵ هێنا بوو پێمان و دوایش ئێستاش وا خەرکە ناوبەناو فیدباکم بۆ نێرن کە پێی مرتاحن بەڕاستی. لە ڕاستیە خۆی گەورە هیدایەتی داین، سوپاس بۆ خۆی گەورە کە لە ئامێرێکی زۆر سادەوە تەسەورەکەم لە داهاتوە کە لە زۆر شوێنی جیهان ئەم ئامێرە لە بری ئامێرە کلاسیکەکە بەکاربهێنرێ بۆ دەرکردنی ئەو دەمارە گەورانی کە پێویستەکە بە تەقەڵ و دوورینەوە دەریکەی، بەڵام لە ڕێگەی ئەمەوە توانین بەبێت تەقەڵ و دوورینەوە دەری بکەین. سەبارەت بەوەی کە ئایا کراوە بەحث بڵاو بکرێتەوە، خۆی دوو ڕێگەی بڵاوکردنەوەی بەحث هەیە. ڕێگەیان ئەوەیە کە لە جۆرناڵە بڵاو بکەیتەوە، ڕێگەیان ئەوەیە کە لە کۆنفرانسا تەقدیمیکەی. لە هەردووچانەها پرۆسی پێداچوونەوە هەیە، یعنی حتا زۆرجار لە کۆنفرانسەکانە پرۆسی پێداچوونەکە زۆر قورسترە، چۆ تۆچی لە ماڵی کابرایە قسە ئەکەی، باشە ئەگەر قسەکەت زۆر گرنگ نەبێت ڕێگەت پێ ناتەن قسە بکەی. لەبەرەوە پرۆسی یەکەمی کە بڵاوکردنەوەی لە جۆرناڵ خستومەت دوای پرۆسی کۆنفرانسەکەەوە لە کۆنفرانسەکە تەقدیم کراوە کە ئەمە زۆر ئەولەوێتی زیاترە و حیوێتی زیاترە و ستێپێکی پێش ئەولەوێترە لە بڵاوکردنەوە لە گۆڤاری زانستی جیهانی و تاکید لەوەش بڵاوکرێتەوە. سمارت وەرچەرخانە.